1964 دەستان خۆش بێکە بۆ ئیمکاناتەکەمە بوو تەمەنەکەمەوە کە هەتانە هیوادارە من کەناڵەکانی کەش بتوانن بەم ڕێچکە و بەم ڕیتمەکاری خۆیان بکەم. ڕووداوەکانی ئەم دوایەی شاری سلێمانی میدیاکانی کرد بە چەند بەرەیەکەوە. هەندێک لە میدیاکان دژی ڕووداوەکان بوون، هەندێکیان پاڵپشتیان دەکرد، هەندێکیان هاوسەنگیان پاراست. ئەمە وای کردووە کە جۆرێک لە ڕای جیاواز لە ناو هاوڵاتیاندا دروست بکات. شەوی ڕابردوو سەرۆکی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەقی سلێمانی باسی لەوە کرد کە چەند میدیایەکە بوون هاوسەنگیان پاراستووە. نەسا هاتوومەتە لای کاروان ئەنوەر سەرۆکی سندیکا. سڵاو لەبێ کاروان، بەناوی خۆم و هاوکارانەوە سپاسی بەڕێستانەکەی کەوت 1964 وەک میدیایشی هاوسەنگ ناوبرد لە کەناڵی کوردستان نیوسەوە. چۆن بوو ئەم بابەتە و باس کرد لەوێ؟ لەشتان ساغ مێمانوو نەبن. دوای شارەزابوونی 34 ساڵ بەلانی کەمەوە لە میدیایە گەشتونێتەوە قەناعەتی کە بتوانین بەم کەناڵە بڵێن ئەم کەناڵە شایستی ڕێزە، ئەم کەناڵە شایستی ڕێز نییە. ئێمە ئێستا وەک جاران نییە. کاتی خۆی بە هەمووی لە کوردستان 12 کەناڵمان هەبوو. ئێستا 1700 مۆڵەتی کەناڵ لە کوردستانە هەیە. لێرە یعنی ئاسان نییە کە کەناڵێک لە ناو ئەم هەموو بروسکە خۆی دەرخا بە ئیمکانەتێکی کەم بتوانێت وابکە لە خۆی کە خەڵک پێی بڵێ دەستت خۆش بێ و شایانی ڕێزی و شایانی تەقدیری بۆ لەبەرەوەی کە بە پرەنسیپەکانی کاری میدیا هەساوی. ئەنی لای ئێمە بەداخەوەڵم کە ئەبێ هەموو کەناڵێکی میدیای لەسەر ئەرزا کۆمەڵە پرەنسیپی دیاریکرا و دیسپلینی ئیشکردن هەیە. بەڵام بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان گەشتو قۆناغی هەر کەناڵ بگاتەوە ئاستا سوپاس و ڕێز و تەقدیری بکەین. ئێمە میساقی شەرەفی ڕۆژنامەنووسی هەیە لە ساڵی 1954 دەرچووە. یاساکانی کاری ڕۆژنامەگەری و یاسای بەدەستێنانی زانیاری و یاسانی کە کاری پێکەین. هەر کەناڵێک وەک کەناڵەکەی ئێوە توانی پابند بێ بەو ڕێنمایی و یاسا و ڕێسایانەوە شایانی ڕێز و تەقدیرە. من 1964 لەگەڵ دروستبوونیە کەم تا زۆر هیچێک ملەوانی کە بەوردی ئاگاداری ئیشکردنەکەیم وەزانم چۆن ئیشەکات ئیشکردن هەرچی بێ ئەیڵێت پەیامی خۆی ئەگەێنێ و فیدباکی خۆی بە باشی وەرەگرێتەوە و یەک مهاتەرات و یەک تەشهیریش ناکات. کەناڵی کەشمان هەیە کەم تا زۆر لە کوردستانە من کە دوێنێ ئەو دوو کەناڵم بەرمونە هێنایەوە. هەنێک کەناڵی کەشێ جەبی ڕێز و تەقدیرن، بەڵام ماباقیەوەی کە ئێستا کێشی بۆ ئێمە دروست کردو، کێشی بۆ خەڵک دروست کردو، کێشی بۆ دەرونی خەڵک دروست کردووە. کاکە دیلان ینی کۆمەڵی کێشی گەورەمان هەیە ئێمە لە کوردستانە. من 2 مانگ 3 مانگەوە پێش سیمپۆزیمێکی باڵام ساز کرد لە سلێمانی لەگەڵ سەرجەم پزیشکە دەرونیەکان لەگەڵ کۆلێژی پزیشکی و لەقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسان. ئەوان بە شێوەیەکی زانستی پەنجیان خستە سەر ئەو مەترسیانەی کە میدیای ئێستا و سۆشیال میدیا لە هەرێمی کوردستانە دروستیان کرد و بەڕاستی مەترسیە و دکتۆرەکان هەستیان پێ کردو. یعنی ئەوە نیە نووسینی کۆمنت و متابعەکردن و سەریەشە و چاویێشە و ئەوەی کە ئەڵەن گرنگی نەدان بە ئیتیک و ترساندن و تۆقااندن و ئەمانە هەمووی لە میدیاوە هەیە. خۆشببختانە جی شانازیە کە چەند میدیایەکەی بە دەستنیشانی بکەین و سوپاسیان بکەین بڵێ کاکە دەستی تۆ خۆش بێ کورسات نیوز کە تۆ توانێتە لە ناو ئەم جەلکاوەیە بمێنیتەوە بە پاکی خۆ دەرخەیت. 1964 دەستان خۆش بێکە بۆ ئیمکاناتەکەمە بوو تەمەنەکەمەوە کە هەتانە هیوادارە من کەناڵەکانی کەش بتوانن بەم ڕێچکە و بەم ڕیتمەکاری خۆیان بکەم بۆ لەبەرەوەی قرس نییە، ینی گران نییە. تۆ ئەتوانیت تەنها دیسپلینی کاری ڕۆژنامەوانی نێودەوڵەتی بەکاربێنە لە ئیشەکان تا هەموو شتێکیش ئەڵیت و پەیامەکەیش خۆشە دەگەێنی و مهاتەراتیش ناکەی هاتوو هاواریش ناکەی و خەڵکیش ناتۆقێنی و سەری خەڵکیش نایەشێنی. لەم ڕووداوانی هاوشێوەی سلێمانیە پێویستە میدیا چۆن ڕووماڵ بکات، چۆن گرنگەکە هاوسەنگەکەی خۆی پارێزێت خەڵک نەترسێنێ. میدیا کاری گەیاندنە، کەڵم گەیاندن ینی گواستنەوەی زانیاری ئەگەێنیت و ئەبێ بە هەواڵ، ئەبێ بە راپۆرت، ئەبێ بە ئینهاوس، ئەبێ بە فیچەر، ئەبێ بە ینی بۆ شێوازانی کە ئێوەی ڕۆژنامەنووس و ئێمە ڕۆژنامەنووس دێ ئەزانین. ئەم زانیاریە مرجە کە زانیاری ڕاست و دروست بن. تۆ هەموو زانیارێکی بە ڕاست و دروست بگوازیتەوە، بەڵام جاری وایە لە پەلەپەل و هەڵەهەڵی کەناڵەکەیە یا پەیامنێرەکەیە کاتێک کە زانی هەواڵێک ئەڕوات بە وتی نابێ بە هەواڵ. عەرەب پێڵی ئیشاعە، ئێمە پێڵی هانی ئەمانە وا لە هەنێک کەناڵەکە کە ڕازگویەکەیان نەدەست بە ئیجینا گواستنەوەی هەواڵ بە زمانێکی زانستی بە زمانێکی نەرم کە ئەو خەڵکە بەرامبەرەکەت لی تێ بکە. چونکە ئێمە تۆ بیرت نەچێ ئێمە وڵاتێکی گەور و گران 6 ملیۆن بۆ 7 ملیۆن کەس ئەژین لێرەیە کە ئاگرێک لە هەڵەبجە کەوێتەوە وەک خۆی ئاگرەکە ئەگەێنیت. ئەگەر گەورەیە ئەڵێ ئاگرێکی گەورە کەوتۆتەوە، ئەگەر ئاگرەکە کۆنتترۆلەکری ئەڵێ کۆنتترۆلەکرێ کە ئۆپەراسیۆنێک بێت
کەناڵەکان هەمووی ڕێگە پێدرێ ڕووماڵی بکەن وەک خۆی ئیگوازیتەوە ئەتر چی ڕوئەیە دوای ئەو لێدوانی ڕسمیت هەیە پۆلیست هەیە ئاسایشت هەیە شتیرۆرەتی ئەمانە هەمووی کە قسەی خۆیان نەکەن وەک خۆیان قسەکە ئەگوازی بەڵام کە لە پشتی پەردەوە هەواڵێک ئەهێنیتووە ئەی گوازیتەوە من نەشرەکەی ئێوە بینم ڕۆژانە بەیانیان کە دەرئەچێ بڵاو بێتەوە ئەڵێ چی بوو یان لە ماوەی 24 ساعتە چی ڕوویاوە هەندێک لە خاڵەکان ئەڵێت زانیاریمان بەدەست گەشتووە لەسەر فڵان شت بەڵام دڵنیان نەبووین لە ڕاستی و دروستی بۆیە بڵاومان نەکردەوە یان تۆ لە راپۆرتی ڕۆژانەکەی ئەوە دیاردەیەکی زۆر جوانە زۆر باشە بە خوێنەرەکەی خۆ دەڵێ ئەڵێ بەڵێ من ئەم وتیوتێم گوێ لێ بووە بیستومە بەڵام لەبەرەوەی کە سەرچاوەیەکی باوەڕ پێکراو نەیگەیانوە بۆیە نەمکردو بە هەواڵ ئێمە دیاردەیەکی زۆر جوانە من هیوادارم سەرجەم کەناڵەکانی کەش چاو لۆ بکەن کە هەنێک بابەت ئەگات هەنێ زانیاری ئەگا بەڵام زانیاری ڕاست و دروست نییە زانیاری گومان ناویە بۆیە تۆ نابێت بیکەی بە هەواڵ هەتا ئەو ئاستی کە سەرچاوەیەکی باوەڕ پێکراوی خۆت ئایا پەیامبەری خۆتە ئایا سەرچاوێکی ڕسمیە ناڕسمیە بەڵام ئەگەر کەسێکی زیینوو بێت کەسێکی ڕاست بێت کەسێکی خەیاڵاوی نەبێت ئەو کاتە ئەبێ بە هەواڵ ئەمە ئاستی میدیای کوردی ئەبێ ڕووماڵ بکات بەڵام نابێت ڕووماڵێکی وها بکە کە دەنکەجوەیەک بکە بە ئەمبەرێک و ئەمبەرێک بکە بە دەنکەجوەیەک ئەمە کێشەکەی ئێمەیە جاری وا هەیە ڕووداوەکە زۆر گەورەیە بەڵام سێرەکەی کەس باسی ناکە و جاری واشی ڕووداوێک ئاسایی ڕووە کوشتنێکە حادیسی سیارەیە مەسەرەن بێئاویە کە شتێکی لەم بابەتانەیە کە ڕوئە بەڵام سەرەکی میدیاکە 24 ساعت لەسەری ئێڵێت و ئەمە ئێمەی بەلا ڕیا بردووە ئێمە گیانوتە ئەو قۆناغی کە یەکەم ڕازگۆیی لە میدیاکانە بەشێکی زۆری لە دەست بچێت دوو میدیاکە لە میدیایەکی ڕازگۆ بێ بە میدیایەکی ئاراستەکراوە ئەمانە هەمووی ئەو کێشانن کە هەنێکی ئەتوانم لێرەیە هەنێکی باسکەم بەڵام بەڕاستی کێشی قوڵ و قوڵتریشمان هەیە و میدیاشیە و میدیاکار ئەزانم کە زۆر ئینسانێکی باشە دڵێکی پاکی هەیە کەسێکی ڕازگوۆیە کەسێکی بە وجدانە بەڵام کە لە شوێنەکە کارەکات ئەی سەپێنن بە سەریار کە من باسی وجدانی لەگەڵەکەم پێمەڵاڵی وجدان هی سەدەی پێشووە لەم سەدە تازای باسی وجدان ناکرێ کەسانێکیڵێ ئەو هەوسەنگی باسیەکەن ئێوە بابەتەکان لە خەڵکە شاردەوە ڕاستیەکان ناڵێن ئەگەر بابەتێک بشارێتەوە ڕاستی نەبێت ئایا ئەمە ناوسەنگیە؟ شاردنی بابەت قۆڕخکردنی زانیاری هەڵەیە بەڵام بەمەرجە زانیاریەکە ڕاست و دروست بێت کاری ئێمە وەکو میدیاکار گواستنەوەی زانیاریە بە مەرجێک زانیاریەکە ڕاست بێت بەڵام ئەگەر تو زانیاریەکەت بەدەست گەژوکە ئەو نەشرێکی ئەوە ڕۆژانە بەیانیان بڵاوی ئەەکەنەوە ئەگەر زانیاریەکە دڵنیان نەبی لە ڕاست و دروستی زانیاریەکە ناتوانێت بیکی بە هەواڵ چکە هەواڵ درۆ نییە هەواڵ گەیاندنی ڕاستیە ئەو شتێک کە تۆ بە خەڵکی ئەڵێ کە بۆ وەرگرەکەت بینەرەکەت بیسەرەکەت خوێنەرەکەت ئەمانەکە هەواڵێکیان ئەیتێ ئەبێ هەواڵەکە سەرچاوەیەکت هەبێ بزانی کە لە سەداسەد ئەوەی کە تۆ ئەیگوازیتەوە ڕاستە من لە ماوەی ئەم 5-6 ڕۆژی ڕابردووە لە 22 مانگەوە تاوەکو ئێستا ئەتوانم بڵێم بە هەزارە هەواڵی فەیک و دیپفەیک دروست کراوە چ بە وێنە چ بە ڕسم چ بە ئەو زانیارانی کە بڵاوەکرێت و کەناڵ هەیە پێمان و تووتمانە ئەم زانیاری ئەمە ڕاستەکەیەتی لە تازە لای ئێمە ڕۆشتووە تازە لای ڕۆشتنە پۆزیشن ئامادەژنی ڕاستی کاتەوە ئەکەواتە جارێکی کە هەموو هەواڵەکانی نیشانێکی پرسیارەکەوێتە سەری ئەمە ئەو کێشانن کە یەک شتیشت پێ بڵێم دیلان میدیای ڕاستەقینە لە قەیرانە دەرەکەوێت لە ئۆپەراسیۆن و لە کێشەکانە لە کارەساتە سروشتەکانە دەرەکە چۆن ڕووماڵەکە ئایا شپرزە ئەبێ ئایا خۆی تێگەی ئایا تێک ئەچی ئایا ڕیتمەکەی ون ئەبێ یانەوەک خۆی ئەمێنێتەوە بە ڕووماڵێکی ڕاست و ڕەوان و جوان و پاک و پوخت وەک جاران ئەجینا لە کاتی ئاساییە میدیا ئیشی خۆیە کاتی کێشنیە بەڵام لە کاتێکە کە قەیرانێک دروستە بێت کە ئۆپەراسیۆنێک کە ینی ئێمە نمونەمان زۆرە ئێمە میدیای زۆرمان هەیە بە ژمارە بەڵام میدیای ڕازگو و میدیای سەنگین و میدیای کارکرد بە دیسپلین و ئیشکردنی ئەکادیمی زۆر کەمن پێویستمان بۆ هەموو میدیای هەیە لە کوردستانە ئایا خەڵک فریاکرێت سێری هەمووی بکات؟ نە بە هیچ شێوە فریا ناکەم من ئەم هەفتەی پێشووە 3 مۆڵەت هەر لە شارێکی وەکو سلێمانیە 3 مۆڵەتم ماوە 3 مۆڵەت بە معادل هەفتە 2 بۆ 3 1 بۆ 2 بۆ 3 ئەم میدیا تازانەکە ئەکرێتەوە ئەی بەنیازین ئەمە ڕابگرن کاکار دیموکراسیەتی میدیا ناتوانانی ڕای بگریت کۆمەڵی مەرج و پرەنسیپمان داناوە هەر کەسێک مۆ هەلبی بۆی کە کەناڵی بکاتەوە یەت کەناڵێکە کاتەوە ئێستا کەناڵەکان لە ئاستی تەلەڤیزیۆن و رادیۆیان نین ئێستا کەناڵەکان لە ئاستی وێبسایتێکان کە وێب تیڤیکی بۆ دروست دەکات و کارێکی کەم تێچوو ینی ئەوەی کاڵم کەم تێچوو ینی بە 8 کەس بۆ 10 کەس دەستگایەکە با بڕێوە هەم بینراوە
هەم بیسراوە هەم خوێنراوە و سنووری کارکردنیشی لە ئەم سەری گوی زەوی و سەری گوی زەویە جا لەبەرەوە تێچوونەکەشی ئیجازەکەی مۆڵەتەکەی لە لای ئێمە تەنها 50,000 دینارەکە ئەخینە زەرفێک و ئینێرین لە هەولێر بە 50,000 دینارە بی بە خاوەنی کەناڵێک بۆیە ئێستا ئەم لێشاوە هەیە جنایسە کەمترین تەلەڤیزیۆن و کەمترین رادیۆ ئەکرێتەوە بەڵام میدیایەک دروست بوو پیانە میدیای نوێ میدیای دیجیتاڵی ناتوانین ڕێگی لێ بگری کە ئەشکاتەوە ئیترەوە کەوتە سەر وجدانی خۆی کەناڵ هەیە ئێوە دەرەچێ و کەناڵش هەیە لەگەڵ ڕێزم کە مۆڵەتەکە وەرەگرێمە بەسێکی جاریکراوی هەیە و بەداخەوە زۆرینەی هەرە زۆری و کەناڵانشکە لە سێبەرا ئیشەکەن بەبی مۆڵەتی ئیشەکە ناتون مۆڵەتی و ینی خۆیان نەناسانوە و کاری میدیایی شەکەن و ئەوەی کە ئیتر خەڵکی لاکەکە و خەڵک مانووکە و کەناڵانن کە بەبێ مۆڵەت کارەکە.